سەرباری قەیرانی دارایی و قەیرانی تەندروستی توانیتان ئاستێکی بەرز تۆمار بکەن. پەروەردەکەتان پەروەردەی ڕۆژئاوا ساڵانە سەربڵندە بە ئەنجامەکان. ئیمساڵیش لە کۆی 43 خوێندکاری یەکەمی سلەیمانی پەروەردەی ڕۆژئاوا 28 خوێندکاری یەکەمی هەیە کە دەکاتە ڕێژەی 165 یەکەمەکان. ئازیزانم، ئومێد دەکەین لە داهاتوودا ئێوەی ئازیز هەنگاوی باڵاتر و ئاستی گرنگتر لە خوێندن بەدەست بهێنن و سونەتی ژیانیشە ئێمەمانان و لەم شوێنانەدا نامێنین. ئایندە بۆ ئێوەیە، ئێوەن پێشەنی ئیمڕۆ و کاربەدەستانی داهاتوو. هیوادارین هەمیشە سەرکەوتوو و سەربەرز بن